بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە سوودگەیاندنی موسڵمان بۆ کۆمەڵگەکەی دەکەین. دەگەڕنەوە جارێک جوولەکەیەک لە جوولەکەکانی بەنو ئیسرائیل بە حەزرەتی موسا دەفەرمێت لەو خواردنەی کەلاتە و تۆ ئێستا خەریکی نان خواردنی بەشم بدە. حەزرەتی موساش دەفەرمێ ئایا نوێژ دەکەی؟ جوولەکەش دەڵێ نەخێر، من بە هیچ جۆرێ هیچ پەرستشێ بۆ خوا ئەنجام نادەم. حەزرەتی موساش دەفەرمێ منیش بەشی کەسێک نادەم کەوا هیچ پەرستشێ بۆ خوای گەورە ئەنجام نەدا و لە ڕێ عیبادەتەکانەوە سوپاسگوزاری خوا نەبێ. خوای گەورەش لە ئیلهام و پەیامێکدا بۆ موسا دەفەرمێ موسا من 40 ساڵە ئەم عەبدەم سەرپێچی و نافەرمانی من دەکا هێشتا نەمهێشتووە بێ ڕزق و خۆراک بێ، بەڵام تەنها جارێک ڕێی کەوتە تۆ برسیت کرد و لەو خواردنەی کە بەشیاویشی پێوە بوو تۆ بێبەشت کرد. کەوایە دەبێ مرۆڤ بەبێ ڕەچاوکردنی هیچ جۆرە ئایدۆلۆژیا و ئاینێک لە بوارە کۆمەڵایەتیەکەدا هەمیشە سوودگەیەنەر بێ بە کۆمەڵگەکەی خۆی. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا یەکەمین ئەرک یان یەکەمین سیفەتێک کە مرۆڤی پێ ئەناسێنێ و هۆکار و حیکمەتی دروستکردنی مرۆڤمان بۆ ڕوون دەکاتەوە بریتە لە جێنشینێتی و لە جێگیرکردنی مرۆڤ لەسەر زەویدا بۆ ئاوەدانکردنەوەی زەوی. بێگومان ئاوەدانکردنەوەی زەویش بۆ سوودگەیاندن و کەڵکگەیاندنە بە تەواوی بوونەوە بەبێ جیاوازی. لە ژیان و سیرەتی پڕبەرەکەتی پێغەمبەری خواشدا صلی الله علیه و سلم دەیەها نمونەی بەرچاو و گەشت دەبینین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەبێ جیاوازی زمان و ئاین و ڕەنگ و هیچ کەلتورێک خزمەتی تەواوی چین و توێژەکانی کۆمەڵگەی کردووە. ئەو بەسەرهاتەی کە جارێکیان کۆڵێکی قورس بۆ ئافرەتێک هەڵدەگرێ و پاشتر ئافرەتەکە لە پاداشتی ئەو ماندوونەی پێغەمبەری خوادا پێی دەفەرمێ تۆ هیچ کاتێ شوێنی ئەو پیاوە نەکەوی کە پێی دەگوترێ محەممەد. یا لە تائیفدا دوای 10 ڕۆژ بەردباران و عەزیەت و ئەشکەنجە و ئازار کاتێک کە مەلائیکەتی شاخەکان دێ بۆ خاپورکردنی ئەو شوێنە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لێیان گەڕێ ئومێدمە من لە داهاتوودا نەوەیەک لە نەوەکانی ئەمان شوێنکەوتووی ئیسلام و موسڵمانان بن. بۆیە لە ژیانی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم هەمیشە سوودگەیەنەر بووە بە دەوروبەرەکەی خۆی بەبێ ئەوەی کەوا سازش لە دینەکەی خۆی بکە یان تەنازل لە بەشێ لە بەشەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بکە. سەردانیکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ لای منداڵێکی جوولەکە کە نەخۆشە، هەستانەوە لە بەردەم جەنازەی یەکێ لە مردووەکانیان، قبولکردنی دەعوەتی زەینەبێک کە ئافرەتێکی جوولەکە بووە لە خەیبەر و پاشان ژەهر خواردکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمەش جۆرێکی دیکەیە لەو تەعامل و هەڵسو کەوتە جوانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەی بووە و هەمیشە سوودگەیەنەر بووە بە چواردەورەکەی خۆی. ئێمە لەم بەرنامەیەدا باس لەوە دەکەین کە ئێمە لە بەرنامەکانی ڕابردوودا یان لە بەرنامەی دیکەدا باسمان لەوە کردو کە موسڵمان بەرامبەر بە موسڵمان چۆن سوودگەیەنەر و چۆن هەمیشە بەدەمەوە بوو بێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەگەر من کاروبار و پێداویستی برایەکی موسڵمانم ڕاپەڕێنم لە 6 ڕۆژ ئیعتیکاف و مانەوە لە مزگەوتەکەی خۆم بەلامەوە خێرتر و باشترە. بەڵام ئێمە لەم بەرنامەیەدا باز لەوە دەکەین کاتێک کە ئێمە لە کۆمەڵگەیەکدا دەژین پێکهاتەی جیاواز، ڕەنگی جیاواز، زمانی جیاواز، مەزهەب و حیزبی جیاواز، تەنانەت ئاینی جیاوازیژەن چۆن ئێمە بەبێ جیاوازی خزمەتکار و سوودگەیەنەر بین بە کۆمەڵگەکەمان. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا جەلکی بانگخوازی ئیسلامیم کردو. مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونی. سپاس بۆ جەنابستان، خوا پاداشتان داتەوە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا لە سورەتی حوجراتدا فەرمێ ئێمە جیاواز دروستکردنی ئێوەمانیان بۆونە ڕەنگ و زمانی جیاوازی ئێوە بۆ ئەوەیە تەعارف و لێکتێگەیشتنتان هەبێ. پێم خۆشە هەر لەم ڕوانگەیەوە لە مەسەلەی یەکترناسین و تەعاملکردنێکەوە بۆ کۆڵێ هەر کەسێ نەچێتە دۆڵێکەوە بۆ خۆی یار شوێنێک یەکێک کەنار بگرێت بۆ خۆی لەم ڕوانگەی یەکترناسین و تەعارفەوە پێم خۆشە بچینە نێو باسەکە و پاشە بزانین ئەم یەکترناسینە چ ڕۆڵێکی هەیە لە سوودگەیاندن بەوانی دیکە. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ ئەو بەرنامە تایبەتە، خۆی گەورە پاداشتان بداتەوە. هەڵبەتە کاتێک کە خوای پەروەردگار ئینسان دەکات بە جێنشینی خۆی لەسەر ڕووی زەویدا
ئامانج لە جێنشیناتی ئینسان لەسەر زەویدا بۆ تەعاروفە، بۆ تەئالوفە، بۆ محەبەتە، بۆ مەوەدەتە، بۆ شەفەقەتە، بۆ ئەوەیە کە خەڵک یەکتری وەکو خۆی بوێت، نەوەکو کەسەکەی وا قوبڵ بێت کە وەکو ئەو بیر بکاتەوە. بەڵێ کەواتە جیاوازی ئینسانەکان لە بیرکردنەوەیاندا و لە شێوازی مامەڵەیاندا ئەمە شتێکی فترەیە لە ناخی ئینساندا. بەڵام گرنگ ئەوەیە ئێمە بە هەمومان بێکەوە بەو جیاوازیانەی کە هەمانە بتوانین نموذەجێکی جوان و شتێکی وا جوان پێشکەش بە خۆمان و بە کۆمەلگا و بی ئەو ژینگەکەمان بکەین کە هەم بەڕاستی خۆمان لێ بەهرەمەند بین و دەوروبەرمان لێ بەهرەمەند بێ و ببینە نمونە پێشەنگێکی ئوسوەیەکی جوان بۆ جیل و نەوەکانی دوای خۆمان. بۆیە کە خوای پەروەردگار ئینسان دروست دەکات وەکو ئەو ئاتی کە جەنابت خوێنتەوە کە خوای گەورە دەفەرمێ لیتەعارەفو، واتە حکمە لە بەدیهێنرانی ئینسان ئەوەیە کە ئینسان تەعارفی ببێ لەگەڵ یەکتر، بۆ ئەو نییە کە ئینسان عەداوەت و ڕق و قینە لەگەڵ یەکتر بەکاربێنێ و ڕقی لە یەکتر بێتەوە و خوێن یەکتر بڕێژێت، چونکە ئەسڵ لە بەدیهێنرانی ئینساندا کە خوا کردوێتی بە جێنشین لەسەر ڕووی زەویدا کە زەوی ئاوادان بکاتەوە بە عیبادەت و پەرستش، بۆ ئەوەیە کە ئەو خەڵکات بە تەعاروف، بە ئولفەت، بە مەحەبەت و سۆز و خۆشەویستی بتوانن ئەو ژیانە بەڕێکەن کە خوای پەروەردگار ئینسانی وەکو بەندەیەکی خۆی کردووە بە جێنشین لەسەر ڕووی زەویدا. اینجا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر بۆ ئەو فەرمایشتە بڕوانین ئەمە مانایەکی زۆر فراوان دەدا بەدەستەوە کە دەفەرمێت المؤمن يألف ويؤلف، ئیماندار هەم ئولفەت دەگرێت هەم ئولفەتی پێوە دەگیرێت، کەواتە ولا خير في من لا يألف ولا يؤلف، خير و بێر لە کەسێکدا نییە نە ئولفەت دەگرێت نە ئولفەتی پێوە دەگیرێت. کەواتە ئینسانی ئیماندار ئەسڵ وایە لە ژیاندا و پێش ئەوەی کێمە باس لە ئیمانیشکەین وەکو خەڵک وەکو ئینسان، خوا گەورەکە باسی ئاتەکە دەفەرمێ یا ئەیوهە الناس ئەی خەڵقینە، واتە خوا گەورە سەرەتا باس لە تەواوی چین و توێژەکان دەکا و باسی بە کەلیمەی ئەنناس ئاماژە بە خەڵک دەکا پێش ئەوەی بێتە سەرەوەی کە خەڵک بە وشەی یا ئەیوهە الەذینە ئامەنوا ئەوانە بدوێنێت. کەواتە ئێمە وەکو ئینسانیەت خوای گەورە ئەوەی لە وەکو فترە لە ناخی ئێمەدا ڕواندووە، ئەوەی لە ناخی ئێمەدا دروست کردووە و ئەو بەها جوانانەی لە ئێمە لە فترەتی ئێمەدا بەڕاستی هێناوەتە بوون و دروست کردووە کە ئێمە برەو بۆ فترەتە بدەین و برەو بە ئولفەتە بدەین و برەو بە تەعامل و هەڵسەکۆتە جوانە بدەین کە خوا سوبحانە وتەعالە ئینسانی لەسەر بەدیهێناوە. زۆر باش مامۆستا، بۆچی پێویستە مرۆڤ بە شێوەیەکی گشتی و مسلمان سوودگەیەنەر بێ بە کۆمەڵگەکەی؟ یان بۆچی ئەم تەکلیفەی لێکراوە کە هەمیشە سوودگەیەنەر بێ و بۆ سوودی خۆی و کۆمەڵگە و دەوروبەرەکەی تێبکۆشێ؟ ئەسڵ لە ژیاندا بریتیە لە بەڕاستی لە نەفع و سوود و کەڵک بوون بۆ دەوروبەرەکەی. بەڵێ، یعنی ئێمە کاتێک کە دەچینە خزمەت فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێت ئەحەبُ الناس إلى الله أنفعهم للناس، خۆ ئەم حەدیثە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاماژەی پێ دەکا خۆ ئاماژە نییە بۆ جیلێک و بۆ گروپێک و هەروەها بۆ دەستەیەک، بەڵکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ئەحەب الناس ئاماژە بەوە دەکا. دەفەرمی ئەحەب الناس خۆشەویستترین خەڵک بەلای خواوە ئەنفعهم للناس، ئەوەی کە نەفعی بۆ خەڵکە بێ. کەواتە ئەسڵ وایە کە ئێمە دەبێ هەم مرۆڤێکی بە نەفع بین و بە سوودگەیەنەر بین و زیانگەیەنەر نەبین. ئێمە یاساکمان هەیە لە دیندا، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا ضەرەرە ولا ضیرارە، ئەمە یاسایە بۆ مرۆڤایەتی. ئیسلام ڕێگە بەوە نادا دەرگا بەڕووی تۆدا ناکاتەوە کە ببیە مایی موسیبەت و کارەسات بۆ بەرامبەرەکەت و زیان بە بەرامبەرەکەت بگەێنی، لە بەرامبەریشدا ئیسلام ڕێ بۆ نادا کە تو دەرگا بکەیتەوە بەڵام موسیبەت و کارەسات و خەڵک بە ئاسانی بێ زەرەر و زیانی پێ بگەێنێ، زەرەر و زیانی جەستەیی بێ، زەرەر و زیانی فکری بێت، زەرەر و زیانی ماڵی بێت، هەر زۆرە زەرەر و زیانێک بێت کە لە ژیانی ئینساندا پێی بگوترێ زیان پێ بوتێ شەڕ. بەڕاستی ئیسلام دەرگا بەڕووی ئینساندا دادەخا و ئینسان نابێت دەرگا بکاتەوە بەڕووی ئەوەدا کە زیان هەم بە خۆی بگەێنێ و هەم زیان بە دەوروبەر و بە ژینگە کۆمەلگاکەشی بگات. زۆر باش مامۆستا، قاعیدەیەکی تریشمان هەیە کە خوای گەورە فەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان. چۆن ئێمە لەم ئاەتە تێبگەین یان بۆ منە چۆنی ئێمە کار و کردەوەی بەرامبەرەکانمان ئەو هاوکاریانەی کە ئەوان ئەیانەوێ ئەو کردوانی کە ئەوانەیەکەن ئێمە چۆن لە ڕوانگەی بر و تەقوا و پاشان ئیثم و عودوانەوە هەڵیان سنگین کە بۆ ئەوەی هەم ڕەزامەندی خوا بەدەستبێنین هەم بۆونە نەبینە یارمەتی دەر و درێژە پێدەریان بۆونە هاوکاری خراپەکاران. ئیسلام کە هاتووە بۆ ئەو هاتووە کە
هەرچی فەضائیلە، هەرچی بەهای بەرزە، هەرچی خۆڕەوشتی جوانە لە ناخی ئینساندا بڕوێنێت، وەکو فیترەتیش ئاوا ئینسان هاتوتە دنیاوە. وەکو پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام كل مولود إلا ويولد على الفطرة. هەرچی منداڵ هەیە کە لە دایک دەبێ و دێتە ژیان و بوونەوە، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ بە فیترەت بە ئیمانەوە دێتە دنیا، بەڵام دوایی بی ئەو ژینگەکە گۆڕانی بەسەردا دێنێ. فأبواه يهودانه أو ينصرانه أو يمجسانه. دەفەرمێ کە دایک و باوکی جوولەکە بن دەکەن بە جوولەکە، ئەگەر مەسیحی بن منداڵەکە دەکەن بە مەسیحی، ئەگەر ئاگرپەرست بن دەکەن بە ئاگرپەرست، و هەروەها هەڵگری هەر ئایدۆلۆژیایەک بن منداڵەکە ئاراسی منداڵەکە دەگۆڕن بۆ ئەو خواست و مەبەستەی کە خۆیان بەڕاستی حەز و خولیایانە. کەواتە لێرەدا ئەوەی کە جەنابەت ئەماتی کە خوێنتەوە کە خوای پەروەردگار دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى، ئەمە لە پێش ئەوەی کە حەدیثی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئێمە خوێنمانە ولا ضەرە ولا ضیرارە، ئەمە لە پێش فەرمودەکەوەیە. فەرمودەکەی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام وەکو پێغەمبەری وەکو ڕاوەکار و شرۆڤەکار و لێکدانەوەی و شیتەڵکردنی ئاەتی قورئان خوای پەروەردگار ڕەوانی کردووە. وەکو خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەی موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام، ئەوەی کە لە خواوە بۆ تۆ هاتووە وەکو وەحی و نیگا بۆ ئەو خەڵکە ڕوونکەوە، لیتوبەینە للناس ما نزل إليهم، ڕوونکەوە بۆ خەڵک ئەوەی کە بۆیان نێردراوە. خەڵک کاتێک کە خوێندەوار نەبێت تۆ هەتا ئێوارێ بە زمانی عەرەبی و تورک و فارسی بۆی بدوێت تێر ناگات، بەڵام کەواتە دەبێت بۆی بەیان بکرێت بۆ ڕوون بکرێتەوە. کەواتە ئەم ئاەتە قورئانیە وتعاونوا على البر والتقوى ئەسڵ لە ژیانی ئینساندا عمومەن، پێش ئەوە ئێمە بەسەرم باز لە جیهانی ئیسلامەتی و دینداری و علاقە و پەیوەندی نێوان مسڵمانان بکەین، ئەسڵ لە ژیانی ئینساندا بیرە، تەقوایە و هاوکاریە، بەدەمەوە چوونە، نواندنی هەڵوێستی ئینسانیە، و هەروەها دەستبار بۆ یەکتر گرتنە، ئاوردانەوەی لە یەکتر و خواردنەوە ڕق و خینەیە، دەرنەبڕینی ڕق خینە و نەڕژاندنی بە بەرامبەری، و هەروەها بەم شێوەیە. زۆر باش مامۆستا بچینە خزمەتی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، زانی چۆن هانی مرۆڤیان بە شێوەیەکی گشتی و پاشتر مسلمانیان داوە کە هەمیشە سوودگەیەنەر بێ. تەنانەت بۆ منە سەید قوتب بەڕەحمەت بێ دەفەرمێن بلام سەیرە کە جیهاد نەبووەتە ڕوکنی شەشەمی دینەکەمان، کەچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەر غەزایەکی ناردووە لە سەرەتاوە هێندە ئامۆژگاری و ڕێنمایی کردن و تەکیدی کردوێتەوە کە ئەگەر بۆ منە ئێوە کۆمەڵێشدەن مەبنە زیانگەێنەر، کانیاوەکان، سێبەرەکان، داری بەردار، کۆمەڵێشتی بیرەکان پڕ مەکەنەوە، ینی مەبەسمە ئەمانە سوودگەیاندنە. تۆ کە بیرێ پڕەکەیتەوە زەرەر لە کۆمەڵگەیەکە دەی، دارێکی بەردارە بڕی زەرەر لە کۆمەڵگەیە دەی. کەواتە لە جیهادیشدا هەمیشە ویستویەتی کە لووتکەی بۆ منە تووڕەبوون یان بۆ منە ململانەیە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمیشە مسلمانێکی سوودگەیەنەری ویستووە. بەتەکید بەتەکید ئیسلام بەڕاستی دەیەوێت مرۆڤایەتی بەگشتی لە ترۆپکی ئەخلاق دابێت، واتە بە هەجوانەکان لە نێوخۆیاندا پیادە بکە. و ئیسلام کە هاتووە بەڕاستی ئەو پەڕی تەعاتوف و تەراحم و سۆز و شەفەقەت دەنوێنێت بۆ تەواوی کۆمەلگا و بۆ تەواوی چین و توێژەکان. و ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا، ینی کاتێک کە لە جیهاد دەخۆ لە شەردا کەس شەکر ناخوا، بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێک کە ئەسحاب بڕێ دەکا بۆ غەزاکان و ڕێنماییان دەکا، وەکو جەنابەت ئەمە ڕوون کردەوە فەرمۆی پیر مەکوژن، منداڵ مەکوژن، ئافرەت مەکوژن و دیل مەکوژن، مادەم تەسلیم بۆ بەڵێ تەمثیل مەکەن، واتە لوت و گوێ و ئەمانەی مرۆڤەکان، مادەم ئینسانێک کوژراوە بۆ تەمثیلی پێ دەکەی، بۆ تەشویهی دەکەی، بۆ ناشرینی دەکەی، ئەمە مرۆڤێکە. و هەروەها فەرموویەتی داری بەردار مەبڕن و کانیاوەکان تێک مەدەن. ئەمە ئەو ئاین ئەوە چی دەگەێنێ بەڕاستی، ینی بە خولەسی قسەکان ئەوەیە کە ئەم دینە بەڕاستی ئاینێکە بۆ نەفع و سود و قازان گیاندن هاتووە، یعنی نایوێت لە کاتی پەشێوی و ناخۆشی و ناڕەحەتیەکانیشدا شیرازەی کۆمەلگا بە ئاراستەیەکدا بڕوات کە عیلاقە و پەیوەندیەکان تێک بچن و شتێک نەمێنێتەوە بۆ ئاشتی و بۆ مەحەبەت و سۆز و خۆشەویستی. زۆر باشە. کەواتە چۆن هانی مسلمان دراوە کە هەمیشە سوودگەیەنەر بێ، ینی چۆن ئامۆژگاری کراوە یا ئەو ڕێو میکانیزمانە کامانن کە مسلمانی پێ ئەگەیەنێتە کەسێکی سوودگەیەنەر و نافع بە کۆمەڵگەکەی. بەتاکید ئەو میکانیزمانی کە ئینسان دەگەێنێت بۆ ئاستە کە مرۆڤێکی بە نەفع بێت، دیارە پیادەکردنیەتی و ممارەسەکردنی و تەفاعولکردنیەتی بەڕاستی لەگەڵ تەواوی بەها باڵاکان و سیفەتە بەرزەکان. بۆ نمونە ئەوەی کە ئێمە ئاماژەمان پێدا، کاتێک کە جوولەکەیەکە تۆ ئەوی بە ئاماژەت پێدا لە سەرەتاوە، کاتێک عیلاقە و پەیوەندیە لە کاتی ئاساییدا زۆر ئاساییە تۆ بچی نانی لە ماڵ بخۆی و ئەو بێ لە ماڵی تۆ بخوا، بچی لەسەر سفرەخوانی دابنیشی، ئەو بێ لەسەر سفرەخوانی تو دانیشێ، و هەروەها هەڵگری هەر ئایدیۆلۆژیاکی تر بێت.
کاتێک مەسەلە کەسێک دەمرێت با ئەهلی کتاب بێت با ئەو کەسە مەسەلەن ئینکاری بوونی خوا بکە بەڵام وەکو ئەو جەنازەی جوولەکەی کە بەلای پێغەمبەر دادی عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر لەبەری هەڵەسێ فەرموویان قوتیان قوربان باشە خۆ ئەمە جوولەکەیە فەرمووی ئەلەیسە نەفسەن ئایا ئەمە ئەی نەفسێک نییە و قەد خەلقەها الله خوا گەورە دروستی کردووە و بینای کردووە ئەی مەگەر بینا و ئاەتێک نییە لە ئاەتی خۆی پەروەردگار کات بێ باوەڕبوونی کەسەکە و عەقیدە خراپەکەی کە خوا دەفەرمێ ئینەمە المشركون نەجەسون مەبەست بە عەقیدەکەیان ئەگەرنا وەکو جەسە ئینسانە لە مرۆڤاتی نەشۆراوە وەکو ئینسان دەبێ مامەڵەی ئینسانی بوونی لەگەڵا بکرێت لەبەری هەڵدەسی لە سەدانیکردندا مثلا ئەمە کۆمەڵی میکانیزمن دەبێ ئێمە ئەوانە بگرین لەبەر بەوەی کە ئێمە بتوانین بگەین ئەو ئاستا هەتا ئێمە ئەم ئەخلاقە جوانە لە خۆماندا بەرجەستە نەکەین وەکو تەعامل سەردانی ئاور لێدانەوە هەموو ئەوانە لە زمانی ئیمامی عومەردا کاتێک کە دەگات بە پیرە پیاوێکی بە ساڵاتچووی جوولەکە بە گۆپاڵ و گۆچانەکەی بە کۆڵانەکاندا دەگەڕێت تەماشا دەکات سوال دەکات فەرمووی فڵان و مەرحەبای دەکات و سەلامی لێ دەکات و تۆ ئەوە چییە دەڵێ قوربان من تا گەنج بووم تاقە خاوەنی تاقە و توانە وزە بووم دەبوایە سەرانە بدەم و خۆشم دەژیان ئێستا کە پیر بووم توانێ ئەوم نییە خۆم بژیان و سەرانەش بدەم بۆیە ناچارم ئێستا دەبێ من دەست لە خەڵک پانکەمەوە دەرگا بە دەرگا بە ئەوەی کەشتەی پەیداکەم هەم سەرانەکەی پێ بدەم هەم خۆش ژیانی خۆم ماڵ منداڵمی پێدا بین بکەم ئیمامی عومەر چی دەفەرمێ فەرمووی ئێمە بەڕاستی بە ئینسافی من بەرامبەر بە تۆدا کرد بەرامبەر بە تۆ کردووە دەستی گرت بردیەوە بە بەیت المال لە بەیت المال ئەو سەرانەی لەسەر لادا و لابرد باشە لە بەرامبەر چی دانا بۆ بڕیاردا موچەیەکی شەڕفمەندانی بۆ بڕیەوە فەرمی لێر بەداوە دەبێت لە بەیت المالی مسڵمانان دەبێت موچەی بۆ ببردرێتەوە ئێمە کە لە گەنجیدا سوودمان لێ بینیوی ناکرێت لە پیریدا پێش لە تۆ بکەین ئەوە بەشێوەی ئاهم مەسەڵەن لەگەڵ کاتە مامۆستا بە بەراورد بە کۆمەڵگەیەکی بێڕەحمی سەرمایەداری وەکو ئەوروپا کە هەموو هەوڵ و توانا و ماندووبوونی مرۆڤەکان بۆ بریتە لە ژەمێکی ڕۆژی بۆ شتێکی مادی ڕۆژانە کەواتە توانین بە بەراورد بەم بڵێن کۆمەڵگەی ئیسلامی کۆمەڵگەیەکی بەڕەحم و بە بەزەی و هەمیشە تەعامل و پێکەوە ژیان و یارمەتیدان لە نێوان تاکەکانیان دێنێتە بوون بەتەئکید هەر بۆ من ئەو هەموو سەرفیترە و زەکات و خێر و بەدەمەوە چوون و تەنان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئیمانی نییە کەسێ خۆی تێر بێ و دراوسەکەی بە برسێتی سەربێنێتەوە ئەمە جۆرێکە لەو تەعامل و پێکەوە ژیان و پێکەوە بەستنەش کە ئیسلام دەیەوێ بەتەئکید ئەوە هەنمان دەدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێکە دەفەرمێ لە ئەو کەسە ئیمانی نییە کە خۆی تێر بێ و دراوسەکەی بە تەنیشتەوە بە برچێتی سەر بنێتەوە یعنی دەبێ ئێمە هەوڵدەین بەڕاستی وەکو کۆمەلگا بەگشتی هەوڵدەین هەچی بەهای جوان و ئەخلاقی بەرز و پەسەندە لە خۆماندا بەرجەسە بکەین يعني حتى مثلا لسر آسي سياسي دا بوي بروانين يعني لروي نفعوا يعني بيويستا براسي أو لخلق مثلا بشويك بدرتوا كشكوي خلق بردار نكري إمام عمر لسدمي خلافتي خويدا لبيش أو دا إمام أبو بكر بوتيري دار لأنه عرب دوا بابوا زیاتر ننجی بۆ ئافرد مەڕووماڵات و ئاژەڵەکان بدۆشێت دەبووە پیا بیدۆشێ ئەو بەکر سەدەی لە پێشەوەی ببێ بە خەلیفەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو یەکەم خەلیفە شیری ئاژەڵەکانی دۆشیون بۆ تیر و دەستەیەک لەو سەردەمەیە کە دەبێت بە خەلیفە کوتیان قوربان لێرە بەداوا کەواتە ئیشەکەی کوتایی هات فەرمووی نا خزمەت و ئەرکی من ئەمڕۆ دەست پێ دەکا ئیمامی عومەر شەوانە دەگەڕێ بۆ ئەوەی کە بزانێ حاڵ و گوزەرانی کۆمەلگا و میلەتەکەی لە چیدایە ئەمە چییە؟ ئەمە ئەو بەها جوانەیە کە ئیسلام دەیەوێت و ئاوا ئەگەر لە تۆرکی دەسەڵات دابی خاوەنی نەفعبی ئەگەر تاکێکی ئاسایی بێ لە ناو کۆمەلگادا دەبێتەوە بە ئەرکی سەرشاند هەستی مرۆڤێکی بە نەفعبی بۆیە شەوانە دەگەڕێ لە حاڵ و وەزە و گوزەرانی خەڵک دەپێچێتەوە لە پەنای دەرگایەک دەبیستێت داکەی بە کیژۆڵەکەی دەڵێ کچەکەم کەمێک ئاو بکە شیرەکەوە ئەویش پێ دەڵێ دایگیان ئاخر ئەمە گوناه و تاوانە ناکرێت ئاو بکرێتە ناو شیرەوە ئەویش پێی دەڵێ آخر خۆ کەس خۆ عومەر نازانێ کچەکەی پێ دەڵێ دایگیان خۆ ئەگە عومەریش نەزانێ خۆ خوای عومەر دەزانێت يعني إسلام دي أو كومالجا إما دبي هول دين بودرس كدني أو جور كومالجايا هم كتاك أو قناعتي به كنبت ما يزيان بكومالجاكي شو كاتك توي كلا بازار ديكري كشير آيت يكراو مدواي مثلا كراو بماسو هين كراوا كاتك مشتري كريار ديباتو بماله تماشادك سودو كلكي أو تويلي نابينت وهروها لأطراف مدينة دبينت آجر دبيني بدمي ودشت كاتك نزيك دبته آفرت يكو كومدا من دال هذا الرجل لبرسانو لا شبر زيدا اللي عنده برشة أمشية دلا والله منزل أبي خصوصا صار آجر دلا هيش تجنية بيدم من دالا كانم
هەیخوای نازانم خوا عومەر چی لێ بکە کە ئەوە بئاگایە لە حاڵ و باڵی مسڵمانان باشە خۆی ئیمامی عومەر قسە ناکە کە من ئەمیری ئیماندارانم لەگەڵ خزمەتکارەکەی ئەوەی کە لەگەڵیدایە هاوسەفەرەکەی دەگەڕێنەوە بۆ ماڵ و ئەوانە خۆراک و پێخۆر دەبات ئار دەبات دیارە سەوی قۆشتانەیان بۆ دروست دەکات و ئیدی هەتا دەرخواردی منداڵەکان دەدا ئافرەتەکە و تێریان دەکا ئیمامی عومەر بەجیان ناهێڵێ لە ڕێگاشدا خادیمەکە دەڵێ قوربان دەبێ بیدێ من دەڵێ نا ئەوە مەسئولەتی سەرشانی منە دەبێ من خۆم هەڵیگرم خزمەتی ئەم خەڵکە بکەم زۆر باشە ئەمە ئەسڵە لە ژیانی کۆمەلگاکاندا کە هەمیشە ئێمە چ وەکو تاک چ وەکو ئاسی بەرپرسیارێت دەبێ ئاوا بین و ئاوا مامەڵە لەگەڵ یەکتردا بکەین و ئاوا بە یەکتر بە سۆز بین و بە پەرۆژ بین و ئاوا سود و قازان بە یەکتر بگەینین ئەم سوودگەیاندنە وەکو جەناب دەفەرمووی تا چەند زامنی پێکەوە ژیان و تەبایی و یەکبوونی و خۆشەویستی نێوان کۆمەڵگەکەیە لە ئەوروپادا ئەوەندەی کە بازەکرێن و سەرگەورەکان بە تایبەت بە ویژدانەکان کە بازەکەن کە کۆمەڵگەی ئەوروپی بۆتە کۆمەڵگەیەکی ڕۆبۆداسا کۆمەڵگەیەکی بێڕەحم دایکی بۆ منە 2 مانگە کۆچی دوایی کردو کەس پێی نازانێ بۆ منە 6 مانگە دایکی لە تەمەڵخانە کەوتووە یان بۆ لە ئوتێلێکا دەمێنێتەوە ئەی کۆمەڵگەیە کە تەنانەت بەرامبەر بە دایک و باوکی خۆشیان هێندە بێڕەحم و بێئاگان کە ئامادەنین فاکسێک پۆستێکی ئەلکترۆنیان بۆ شتێکی لەو جۆرەشیان بۆ بنێرێ ئەم سوودگەیاندنە کە ئیسلامی پیرۆز هەمیشە هانی ئێمەی لەسەردا تا چەند زامنی ئەو پێکەوە ژیان و خۆشەویستی و ڕێز و محبەتەیە کە کۆمەڵگەی یەکەمی پێغەمبەری خوا و خولەفای ڕاشدینی پێ ڕەنگدا بوویەوە وەکۆڵێ کردبووە کۆمەڵگەیەکی وەکو مەحویە فەرمێ پێغەمبەرستانێک بۆ خۆی بەتەئکید وەکو ئاماژەمان پێدا ینی ئێمە ئەگەر بەڕاستی ئەو ئەخلاق جوانانە لە خۆماندا بەرجەسە بکەین ئەو کاتە ئێمە کۆمەڵە ثەمەرات و بەرهەم بەرهەممان دەست دەکەوێت لەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا یەکەمیان ئولفەت و مەحەبەت و خۆشەویستی لە ناو تاکەکانی کۆمەڵگادا پەرە دەسێنێت و هەر شتێک ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵک ئیرەیی بە یەکتر بەرێ و ببێتە هۆکاری ئەوەی بەواعیفی ڕاکێشانی حقد و غەرەز لە یەکتر ئەوە بار دەکات لە ناو کۆمەڵگادا کاتێکە ئەو ئەخلاقە جوانە لە ناو کۆمەڵگادا پەرەیسەن اینجا بە تەواوی معنا ئوخوەتی ئینسانی و یان ئوخوەتی ئیسلامی لە ناو کۆمەڵگادا ڕەنگ دەداتەوە کە کۆمەلگایەک ئاوا بۆ یەکتر بە پەرۆش و بە سۆز بێ لە بەرامبەر یەکتردا لە سەروی هەمووشانەوە مەحەبەتی خوا والفوز برضوانه وجنته إنسان رزابوني خواه بدز دينت وهروها بهشت رازاوكي خواه جوري بدز دينت أما ثمرات برهمي شيء أو ثمرات برهمو نتيجة رنگدانوي أو أخلاق جوانية كإنسان كان چوكو تاك لناو خزانك دا چوكو خزانه لغل دراوسيكي دا چوكو دراوسيكان لناو غرق دا چوكو غرق لغل غرقي برانبر و شار لغل عامين أو هاو شاريكاني داو أم شار لغل أو شارو إنجا ولات ونجتمان بيكا وهمي بيكا ئەو کاتە هەر شتێکە ببێتە هۆکاری فەوزا و هۆکاری ئەوەی کە خەڵک بەرەو پەرتەوازایی بەرێ بەرەو دابڕان بەرێ بەرەو هەڵوەشانەوەی شیرازی خێزان بێت ئەوانە بار دەکەن بە پێشەوانەوە شتی جوان و وەشتی باش لەناو کۆمەڵگادا پەردەسێنێ بۆ نمونە کاتێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من فرج عن مؤمن كربة من كرب الدنيا هەر کەسێک ناخۆشیەک لە ناخۆشیەکانی دنیا لەسەر شانی براکەی خوشکەکەی لا ببات خوای گەورە لە قیامەتدا ناخۆشیەک لە تەنگ و چەڵەمەکانی قیامەتی لە بەردەم لا دەبات ئێمە مەسەلەن بۆ نمونە پێویستە هەوڵ دەین ئەگەر وەکو تاک دەتوانین حەقی مەزلومی بجارینەوە هەوڵ دەین حەقی مەزلومەکە بجارینەوە وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز کاتێک کە دەبێت بە خەلیفە وەجێنشین و بەشی زۆرێک نەزڵین ئیجماعی عولەما بەشی هەرە زۆری ڕێیان وایە کە عومەری کوڕی عەبدولعەزیز بە پێنجەمی خەلیفەی ڕاشید ئەژمار دەکرێت و لە قەڵەم دەدرێت ئەم پیاوە کاتێک کە دەچێتە سەر کورسی خەلافەت چی دەکات چی دەکات سێ ڕۆژ ناتە دەرەوە هەرچی سجل و دیوانەکانە دەهێنێ دەخێنێتە سەیری دەکات هەر حەقێکە ئیغتیساب کراوە لەلایەن ژمراکانی و ماڵی خەزورانی کە ئەوانە دەسەڵات و فەرمانڕەواتیان بەدەست بووە و خەڵکی تر لەژێر چای و سێبەری ئەواندا ئیدی ئیستیغلالی وەزیفە و حاڵ و ژیان و مڵک و حاڵی خەڵکی کردووە بۆیە بڕیار دەدات بە گێڕانەوەی حەق و مافی ئەو خەڵکە بۆیە ئەمە دەبێ ئێمە هەوڵ دەین بەڕاستی بەو ئیتیجاها و بەو ئاراسەیە ئێمە بتوانین ببینە مایە خێر ببینە مایەی خێر و خۆشی بۆ کۆمەڵگاکەمان و ئەو وەردانەوە مەسەلەن لە خەڵک بئینسافی نەکردن لەگەڵیاندا کاتێک بئینسافی لەگەڵ کرابێ ئێمە هەوڵ دەین بەڕاستی ئەهلی وەفا بین لەگەڵیدا وەکو ئەو پیاوە جوولەکەکە و هەروەها ئیمامی عومەر
ڕزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ کە تەماشاکە کاتێک کە ئەم پیاوە بە ئینصافی بەرامبەر دەکرێت ئەوەی کە نمونەکەم هێناوە ئیمام عومەر چۆن ئاوری بەلا دەداتەوە لێ پێشانەوە لە حەقی ئاژەڵ يعني ئەمانە هەموویان لە نەتیجەی نەفعەوە سەرچاوە دەگرێت وشترێک دێ بە بەردەم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فرمێسێک دەڕێژێت پێغەمبەری خوا لە شەکوای تێدەگا کە مشترە شەکوایەکی هەیە لە دوو خاوەنەکەی دەنێرێت کە گەنجێکی ئەنساریە دەفەرمێ ئەم مشترە سکاڵای هەیە عەزیەتی دەدەی و باری لە زیاد لە حەدی خۆی لێ بار دەکەی پێویستە لێرە بەدواوە لە کات و ساتی خۆیدا پشووی پێ بدەیت و باری لەسەرشان قرس نەکەیت و ئەوردانەوە لە قەرزدار ئێمە خەڵکێک هەیە لە ناو کۆمەلگاکەماندا قەرزدارە ئێمە ئەو ئەخلاقە جوانانە خۆمان بەردەستەکەین زیندووکەینەوە بۆ ئێمە ببین بە کۆمەلگاکی نمونەیی ئەم نمونە جوانانە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام توانی لە سەردەمی خۆیدا و لە عەهدی مەدینەیە لە دەوڵەتی مەدەنیدا توانی کۆمەلگەیەکی نمونەیی دروست بکە ئەگەر ئێمە بە تەئکید متەمەسیک بین بەو ئەخلاقە جوانە ئێمە جارێکی تر دەتوانین کۆمەلگایەکی نمونەیی دروستکەینەوە بۆی کاتێک تو کەسێک دەبینی باری کەوتووە قەرزدارە ژنی پێ نایەت خانووی پێ دروست ناکرێت پارەی عیلاجی نییە ناتوانێت بچی عیادەیەکی دکتۆر بکە بەڵام ئێمە دەبێت لێرەوە نابێت بەڕاستی سەرمان نزم کەین و چاومان بەرەژێرکەین لە ئاسی کەسێکدا برایەک خوشکێک دەبینی کە بێنەوایە بێحاڵە بێدەرەتانە و نەخۆشە لەسەر جێگا کەوتووە پێویستی بۆیە کێمە بزە و خۆشی و زەردەخەنەیەک بگەڕینەوە سەر لێ باشە مامۆستا پیاوێک پرسیار لە پێغەمبەری خوا دەکات صلی الله علیه وسلم ئەگەر من یارمەتی باوکم بدەم ینی ئاساییم لەو ماڵی خۆم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خۆشت و ماڵەکەشت هی باوکتن واتە زۆر جار ئازایی نییە کە تۆ یارمەتی دۆستێکت برایەکت خێزانێکت یان باوک و دایک و کەسە نزیکەکانی خۆت بدەیت بەڵکو ئازایی لەوەدایە کە زۆر جار تۆ ئەوانەی عەزیەت دەدەن یان بۆ منە خراپن یان بۆن لالوتن لەگەڵ تا یارمەتی ئەمانە بدەین ئێمە چۆن لە بەرامبەر خراپەی کەسانێک کە لەوە چ لە ئێمە تێنەگەن یان بۆ منە خۆیان نەزانن ئازارمانەدەن چۆن هەر سوودگەیەنەربین ئەو نمونەی کە میستاح لە بڵاوکردنەوەی بوختانەکەی سەیدنا عایشە کە ئیمامی ئەبوبەکر ئەو یارمەتیەی بۆ دەبڕێ خوای گەورە بەڵێ خوای گەورە جۆرێ لە سەرزەنشتی ئیمامی ئەبوبەکر دەکا کە نابێت تۆ وەکو خاوەن فەزڵێ وەکو خاوەن مافێک ئەم ماف و دەرامەتە لەم پیاوە ببڕیت سەید قوتبیش بە ڕەحمەت بێ دوای 10 ساڵ تعزیب و ئەشکەنجە لە زیندانە لەژێر قەهری جەلادەکانیان دەڵێ ئێمە خێر و خۆشیمان پێ بۆ جیهان ئەگەرچی عەزیەت و ئازاریش بدرین چۆن ئێمە لە بەرامبەر هەڵە و کەم و کورتی و خراپە و تانە و توانج و تەنانەت جنێ و ئازاردانی دۆستەکانیشمان یان با دوورەکانیشمان بن هەمیشە سوودگەیەنەر بین و بە چاوی ئەوانەوە کۆڵێ ئێمەش بە خراپە وەڵامی خراپی ئەوان نەدەینەوە خۆی پەروەردگار دەفەرمێ هەل جەزاء الإحسان إلا الإحسان پاداشی چاکە چاکەیە بۆیە بەنسبەت ئێمە وەکو کۆمەڵگاکی مسڵمان نابێ هیچ کاتێک ئەمە پەیاممان بێ و ئێمە ئەوە مامەڵەمان بێت لە بەگەڵ بەرامبەرەکانماندا کاتێک کە ئەوان وەکو خوای گەورە دەفەرمێ إذا خاطبهم الجاهلون قالوا سلاما کاتێک کە خەڵکی نەفام بە شێوازێکی ناتەندروست مامەڵە لەگەڵدا دەکات تەشیرت پێ دەکات قسەت پێ دەڵێ و جۆرە لە جۆرەکان دەیەوێ حەق و مافەکانت زەوت بکات دەبێت تۆ ئێمە وەکو کۆمەلگاکی مسڵمان لە ئاستی ئەوەدا دەبێت تەبیب بین دەبێت دکتۆر بین نابێ مواقفی سلبی بەرامبەرمان هەڵوێستی ناشرینی بەرامبەرمان وامان لێ بکا کە ئێمە لە سەرسکەی ئاسایی و لە مامەڵەی درستی خۆمان و مامەڵەی درستی مسڵمانەتیمان لامان بدا گەنجێک دێ یەخەی پێغەمبەر دەگرێت صلی الله علیه وسلم ئەمە پێم وایە جوانترین نمونەیە کە ئێمە بکەینە پێش بەڕاستی بۆ ئەوەی کە ئێمە تەماشایکەین دێ بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەی محەممەد حەزم لە زینایە و هاتووم زینام بۆ حەڵاڵکەی یارە یەخەی مبارەکی پێغەمبەر دەگرێت عەلەیهی سەڵات وسەلام ئەسحاب دیارە ئەمە بە موقفێکی ناشرین دەبینن پێیان ناخۆشە پێغەمبەری خوا گەنجێک دێ و ئاوا پێغەمبەری خوا عەزیەت دەدا کە ڕەحمەتەن للعالەمین وما أرسلناك إلا رحمة للعالمين پێغەمبەرێ بەو هەموو میهرەبانی خۆیەوە باوەشی کردوتە بۆ کۆمەلگا وەکو ئەو کەسێک کە نایەڵێ پەپولەیەک ڕاکە بەرەو لامپایەک و بسووتێ و دووری دەخاتەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام من ئاوا دوور دەخەمەوە ئێوە لە ئاگری دۆزەخ بەچی بکەن هیواتان تایە لە دەستی من ڕادەکا بەرەو ئاگرەکە ڕووناکی ڕادەکا و دەزانێ ئەمە سوودی پێدەگەێنێت بەڵام پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە ئەسحاب دەفەرمێ پەلەمەکەن ناڕەحەت مەبن پیاسەیە لەگەڵ گەنجەکەی دەکا پێ دەڵێ برا جوانەکەم تۆ دایکت هەیە بەڵێ ئەی پورت هەیە بەڵێ ئەی خوشکت هەیە بەڵێ ئەی باشە تۆ حەز ڕێبۆ نادەی خەڵکێک مەسەلەن بۆ منە تێکەڵاوەتی علاقەکی ناتەندروست لەگەڵ ئەوانەدا بکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو تەبیبێک بە نەرمونیانی و ئەهوەنی و لەسەرخۆیی لێی دەچێتە پێشێ وەکو دکتۆرێ دەزانێ ئەم نەخۆشە ئەم گەنجە نەخۆشی هەیە بۆیە دکتۆرش نابێ مەسەلەن بە پەلە قاژە و بە
هەڵچوونی نەخۆش مامەڵە بکات و هەر نەخۆش جۆرە مامەڵی کرد ئەو زلێک لە بنی گوێ بدات نه بەرکو بە پێچەوانەوە ئێمە دەبێت و پێغەمبەر ئاسابین صلی الله عليه وسلم بۆیە پێغەمبەری خوا زانی لەکوێ دەماری گەنجەکە دەگرێت بۆیە لەو کاتەیە پێغەمبەر عليه الصلاة والسلام دەست لەسەر دڵی ئەو گەنجەدا دەنێ دەفەرمێ اللهم طهر قلبه وحصن فرجه واغفر ذنبه والله أعلم دەفەرمێ خوایە لە تاوانی ئەم گەنجە خۆش بە و دڵی پاک ڕاگرە و دڵیشی داوێنیشی بە پاشی بمێنەوە ئەم گەنجە دەڵێ کە هاتم کەس ئەوەندەی من ئیشتیاقی کاری زانی نەبوو بەڵام کە ڕۆژمەوە کەس بەقەدەم من ڕقی لە کاری زانی نەدەبەوە ڕۆژێک پیاوێکی تر دێ بۆ لای پێغەمبەر عليه الصلاة والسلام کە پێغەمبەر شتێکی لێ قەرز کردووە ئەمە کاتێ بەڕاستی لەو نمونانەدا کە دەڕوانی بەراوردی ژیانی پێغەمبەر دەکەین صلی الله عليه وسلم وەکو ڕئیسی دەوڵەتی مەدینە تەماشاکە کە یعنی لەبەر بێدەرەتانی پەنا دەبا قەرزێک لە پیاوێکی جوولەکە بکە کاتێک وەفات دەکات درعەکەی ئەوانە لای جوولەکەیەکە لە بەرامبەر چەند ڕەبەجوویەکدا بۆیە کاتێک کە پیاوێک لە تیرەیەک بڕێک ماڵی لە قەرز دەکا ئەو پیاوە دەیەوێت بێ پێغەمبەر تاقی کاتەوە صلی الله عليه وسلم کاتی ئەوەی ماوە ینی واتە موعیدی قەرزدانەوەکە نەهاتووە بەڵام دەیەوێت پێغەمبەر تاقی کاتەوە دێ یەخەی مبارەکی پێغەمبەر دەگرێت صلی الله عليه وسلم و لێواری کراسەکان لە گردنی مبارەکی دەردەچێتەوە و سوور دەبێتەوە دەفەرمێ دەڵێ ئەی محەممەد ئێوەکو عائیلەی بەنی مطەلیب قەرز کوێرن هاتووم قەرزەکەم بدەیتەوە ئەسحاب دەیانەوێت مەسەلەن پەلاماری ئەو کەسە بدەن و لی بدەن و ئەشکەنجێ بدەن و عەزەتی پێ بگەێنن پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام فەرمووی نا لێیگەڕێن پێی بڵێن بە من بڵێ ئەی محەممەد ئەو قەرزەی کە لاتا بیدەوە کە کاتی هاتووە بەویش بڵێن کاکە داوای قەرزکردنەوە ئەوان داوا ناکرێتەوە دەبێت ئینسان بە ئاداب و بە شێواز و بە دەستوری جوان بۆ نەرمونیانیەوە ئینسان داوای حەق و مافی خۆی بکاتەوە واتە دەبێت ئەوە بکەینە بەڕاستی نموذەج و ئوسوە لە ژیانماندا خۆمان اینجا کۆمەڵگاکەمان زۆر باش مامۆستا وەک لە سەرتاوە ئاماژەمان بەوە کرد کە کۆمەڵگە خوای گەورەش هەر بە جیاوازی دروستی کردوین واتە یەکڕەنگی بڕۆ ئەم دەشتی بەهارەوە ئەگەر هەموو دەشتەکە سەوز بەیان تەنها گوڵێکی تیابێت جۆرە لە جۆرەکان مرۆڤ ماندووە بێ بۆیە کۆمەڵگەی مرۆڤایەتیش بە ڕەنگە جیاوازەکانەوە بە زمانە جیاوازەکانەوە بە ئاینە جیاوازەکانەوە جوانە و بۆ ئەوەی تەفاهم و تێگەیشتن و پێکەوەژیان لە نێوانیان دروست بێ ئایا ئیسلامی پیرۆز بۆ شوێنکەوتوانی خۆی وەکۆڵێتدانی بەوەدا ناوە یان بۆ منە ئەوەی قبوڵەکە تەنها تۆ سوودگەێنەربی بە مسلمان زۆر جار مرۆڤێک دەڵێ مادەم ئەوە لە زمانی من نییە یا لە حیزبی من نییە یا لە مەزهەب و گروپەکەی من نییە یا تەنان لە ئاینەکەی من نییە من هیچ ئامادەنیم هیچ سوود و کەڵکێکی پێ بگەێنم ئایا ئەمە ڕاو یان بۆ منە تێگەیشتنی دروستی ئیسلامی پیرۆزە یان ئەم مرۆڤە هەر لە خەیاڵی خۆی و ئەم تێگەشتنەی بۆ خۆی و بۆ دەوروبەرەکەی دروست کردووە ئێمە لە هەموو ئەو نمونانی کێسە لە ڕابردوو لەو چەند ساتەدا هێنامانەوە بەڕاستی ئەوانە کۆمەڵێک شتی جوان بوون کۆمەڵە بەهای جوان بوون کۆمەڵە قڕۆشتی جوان بوون کۆمەڵە دەلائیلی جوان بوون کە ئێمە بەڕاستی ئەوە بکەینە پێشەنگ بەتاکید ئیسلام هیچ کاتێک بەرپرسیار نییە و نایەوێت شوێنکەوتوانی بەو ئاراستەیە مامەڵە بکەن وەکو مسلمان کاتێک کە غەیرە مسلمانێکیش ئاوا مامەڵە دەکات لەگەڵ خەڵکێک کە پێوای ئەمە لە حیزبەکەی نییە ئەمە لە ڕەنگی ئەو نییە ئەمە دەنگی ئەو نییە جیاوازی چینایەتی لەگەڵدا بەکاردێنێت جیاوازی هاوڵاتی لەگەڵ بەکاردێنێت دیارە ئەمە تێگەشتنێکی ناتەندروستە ئەگەر کەسێک وەکو ئیسلامیش بیر نەکاتەوە وەکو ئەو فکر و ئایدۆلۆژیایی کە هێتی بیرکاتەوە دەبێ مامەڵەیەکی ئینسانی بوون لەگەڵ ئینسان پیادە بکات کەمە مرۆڤێکە کەمە مرۆڤە نابێت جیاوازی دەنگ و ڕنگ و ئەوانە ببێتە هۆکاری ئەوەی کە من ئەو ئینسانە لە وەزیفە مەحروم بکەم لە ژیان مەحرومی کەم لە ئەوە بەحروبی کەم کە وەکو مرۆڤێکی ئاسایی ئەوش مافی ژانی هەیە مافی ئەوەی هەیە کە شەڕەفمەندانە لەناو کۆمەڵگادا بژیت و سەربەرزانە بتوانێت ژیانی خۆی بەڕێ بکات بەتاکید ئیسلام لەو جۆرە مامەڵەیە بەرپرس نییە و لێ ڕازی نییە هیچ کاتێکی ئیسلام ڕێنمایی شوێنکەوتوانی نادات کە ئاوا مامەڵە لەگەڵ خەڵکێکی تردا بکەن بە پێچەوانەوە ئەوەی کە وەکو ئاماژەمان پێدا کاتێک کە پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام مامەڵە لەگەڵ جوولەکەیەکدا دەکات کەسێک دێ هاموشۆی دەکات یان ئەوەی کە ئیمامی عەلی تەماشاکە لەگەڵ خەسمەکەی دەچێتە خزمەتی ئیمامی عومەر کە ئەو کاتە بەوەی کە قەزیەکان بۆ چارەسەرکە ئیمامی عومەر بە یەک کونیە جۆرێک لە ڕێزگرتنە دەڵێ یا ئەبەل حەسەن قم إلى خەصمیک باش دەڵێ یا ئەبەل حەسەن واتە ئەی عەلی بوەسە لە تەنیش بە تەنیش خەسمەکەتەوە کاتێک کە حەق و مافەکە لە مەساڵحی جوولەکە دەشکێتەوە مافەکەی خۆی دەبات
إمام علي نيجران دبيت قال إمام عمر دفرمي يا أبا الحسن تو تشتكي نيجراني كردوي قال يكشف من نيجراني كردم أتو ندب أو دستواجد بو من بكار هنا بايا منو أمجو لك هاتو إن بردم دالقا وصابوين ندب لقبو بكوني يا أبا الحسن من باي بكي بركو بايا علي بانك تكربا ما شون بكابر يهودي مثلا الله يا فلاني بن فلان بمش قلت بايا علي بن أبي طالب أو بانك بكتبايا نك أو جواز بكار بيني كوات أول ما مالي إسلاما كل قلب أمريكاني كهميشا نابت جوازي لەگەڵ چین و توێژەکانی تردا بکرێت لەسەر بنەمای ئادیا و زۆر باشە مامۆستا کۆمەڵێ لە ئەوڵە هەژارەکان چنە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەی پێغەمبەری خوا دەوڵەمەندەکان بە زێڕ و بە سەروەت و سامان و بە بەڕێکردنی سوپاکان و ڕەزامەندی خوا و بەهەشتیان کڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵێ شتی معنەویان فێرەکە کە دەفەرمێ ئەگەر ئەم زیکرانە بخوێنن بە قەت کێوی ئوحودەوە ینی ئەوان زێڕ بەخشن ناگاتەوەی ئێوە زۆر جار مرۆڤ لە کۆمەڵگەی ئێمەدا هێندە دەستکورت و هەژارە ناتوانێت هیچ سوودێ بە من بە تۆ بە کۆمەڵگەکەی بگەێنێ بەڵام ئیسلامی پیرۆز کۆمەڵێشتی معنەوی پێدان بۆ داناوە زەردەخەنەکردن بەڕووی براکەتدا کەلیمەیەکی تەیبە بۆ نمونە دەستگیرۆیکردنی هەژارە یا هەر دەزێنان بەسەر هەتیوێکدا یا سەردان و سیلەی ڕەحم و سەردانی نەخۆش یا بۆ من پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم ئیمان هەفتا و ئەوەندە بەشە بچووکترینیان لابردنی زەرەر و زیانی دڕکێکە شتێکی پیسە لەسەر ڕێگە کەواتە مرۆڤ ئەگەر زۆر زۆر هەژار بێت تەنان لە زیندانیشدا بێ ئەتوانێت بۆ منە زیندان وەکو سەیدنا یوسف بکاتە گوڵستانێ بۆ خەڵکەکەی و بیکاتە شوێنێ بۆ سوودگەیاندن بە خەڵک من مەبەستمە ئەو بپرسم هیچ مرۆڤێک ینی ناکرێت بڵێ من لەم بەرپرسیارەتی سوودگەیاندنە بێبەریم و لەبەرەوەی کە پارۆ و سەروەت و سامانم نییە ناتوانم سوودگەیەنەر بم کەواتە مرۆڤ ئەتوانێت بەو لایەنە معنەویە بەو سیفەتە جوانانی کە پێغەمبەری خوا هەمویان باسەکە زەردەخەنە و ڕووی خۆش و نازانم ئەمانە ببێتە کەسێکی سوودگەێنەر بە دڵنیاییەوە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام دەفەرمێت تەبەسسوموکە فی وەجهی ئەخیکە صەدەقە ئەو بەشاشەت و ڕووخۆشی و زەردەخەنەیی و دەمبەخەندەیی کە تۆ دەگەی بە موسڵمانێک کە ناتوانانی بە مەسەلەن بۆ نمونە بە ئیش دۆزینەوەی یارمەتی دەی ناتوانانی بە دەستی خودت یارمەتی بدەی ناتوانانی بە باخەڵ یارمەتی بدەی بەڵام خۆ دەکرێت مەسەلەن بۆ نمونە کە تۆ کە پێی گەیشتی بزە و زەردەخەنەیەکی بۆ دەرببڕی هەندێک لە خەمەکانی سەرشانی سوک بکەی هەندێک لە خەمەکانی بڕەوێنیتەوە الكلمة الطيبة صدقة أجا نخوم إما دتواني كجيشين بيكتر لا خدمت يكتر دا شوار وشي جوان في يكتر بكين في يكتر بكين كاكا جان أجا توبلي مثلا بون منا سبحان الله والحمد لله باشا كما وكو بيغمبر دفرمي عليه الصلاة والسلام كترازو بردكا نيوان أرزو آسمان بردكا خوي ما دتواني أو فيري خلق بكين خو أجا إما هيش ما لدزنيه دتواني دعاء نزاب ويكتر بكين الدعاء بظهر الغيب مستجابة پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم دوعاکردنی ئینسانێکی مسلمان بۆ برا مسلمانەکەی خوشکێکی مسلمان بۆ خوشکە مسلمانەکەی براکی مسلمان بۆ خوشک برا مسلمانەکەی و بە پێچەوانەوە دەفەرمێ بە پاشەملەکردن دوعا نوزا بۆ یەکترکردن قبوڵە کەواتە ئێمە دەتوانین لە ڕێ ئەذکارەکانەوە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک سێ جار قل هو سوڕەی ئیخلاص الئیخلاص بخوێنێ قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد هر یک جار خوندنی با اندازه سیچی خوندنی سیچی قرآن سورتی خوندنی دوباره بقدر دولس سی قرآن سی جار بخوانی وکو آیات و جار قرآن ختم کرده بیت و لخدمت قرآن دابو بی اما جا هیچ شتێک نبی خو اما دتوانین براسی لروانگی فیرکد اوی اما ذکر کان فیر یکتر بکین نصیحت دلسوز بین بو یکتر بپروش بین بو یکتر ڕێنمایی یەکتر بکەین چ شتێک بزانین ئەم برایەمان هەنگاو دەنێ بۆ کارێک ئەگە هەر هیچ نەبی خۆ من پارەی تێ ناچێت کە دەزانی هەڵدێرێک چاڵێک لە بەردەم ئەم برایەمەندایە هۆشاری کەینەوە خوشکە بەڕێزەکەم برا ئەزیزەکەم ئەم حاڵەتە ئەو هەنگاوی جەنابەت سەرنجامەکەی بەوە دەگات یان کە دەبینی کار و پیشە و کەسابەتێک دەکات کار و وەزیفە پیشەکەی لەگەڵ حەرام تێکەڵ بووە خۆی مە دەتوانین ببین بە برایەکی دڵسۆز و حەکیمانە وەکو ئیمامی عومەر دەفەرمێ ڕەحمەتی خوا لەو کەسە بێ کە عیبەکانم بە هەدی و بە دیاری بۆم دێنێتەوە ئێمە لەناو خەڵکدا نێشکێنین بەڵام جاکەینەوە دەست بخێنە ناو لەپی دەستی و دوای ئەوەی کە مقدیمە و کۆمەڵە قسەی جوان دادەڕێژین بۆی ئینجا بچینە پێشەوە براکەم ئەو کەسابەتی تۆ دیارە من هەست دەکەم جۆرێک لە حەرامی تێکەڵ بووە پێم باشە من تۆم خۆش دەوێت من براسي حزناكم جناب خواردني حرام در خواردي خوت مال ومدالكت بدي پیغمبر خدا فرمي عليه الصلاة والسلام رجل أشعث أغبر يمد يديه
پیاوێک دەموچاوێکی مسافرانی ئینسان دائیمەن کە لە سەفەرەوە دێتەوە شەکەتە بەتابەت لە سەردەمی کۆتدا سیارە نەبووە تبری تەڵکە بە سواری وەڵاغی ڕۆیشتووە ئیتە تۆزی وەڵاغ لەسەر چاو و مۆکانی نیشتووە ئاثاری ئەوەی پێوە دیار بووە سەفەر هیلاک شەکەت پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی السەڵات وسەلام پیاوێک بەم شکر و شێوەیەوە دەست بەرز دەکاتەوە بۆ ئاسمان باشە ئینجا هەر دەڵێ یا ڕەب یا ڕەب یا ڕەب هەر پەروەردگار پەروەرێنێنی بەڵام ومەطعمه حرام ومەلبەسه حرام وغذي بالحرام فأنا يستجاب له ئەم پیاوە خواردنەوەی حرامە خواردنی حرامە فرچی بە حرام گرتووە خوا چۆن دوای کەسە قبول دەکات ئێمە ببین میهرەبا بین بۆ یەکتر بە سۆز بین بەڵێ مامۆستایان کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کۆتا پرسیارمەکەم هەمیشە ئێمە لەم قەیرانەدا کە ئەژین وەکو ئەم پێشی ئاماژەمان بۆ کرد زۆر جار بەخشینی دینارێک بۆ منە لە کاتێک کە خەڵک وەزعی باشە بۆ بوون کاریگەری و خێرەکەی لەوە کەمتر بێت لەوەی کە زۆر جار خەڵک محتاجی ئەو دینارەیە لەم قەیرانەدا ئێمە تا چەند سوود گەیاندن بە خەڵک کەم پڕکردنەوەی کەم و کورتی و فەراغ و نەبوونیەکانی خەڵک تا چەند یەکێکە لە ئەرکە سەرەکیەکانی موسڵمان لەم قەیرانەدا بەدەم نەبوونی و پێداویستەکانی خەڵک و دەوروبەرەکەیەوە بێت بەتاکید ئێمە خەڵکێکمان هەیە قوتابیە و ناتوانین درێژە بە خوێندن بدا جا چ کوڕ بێت چ کەس بێت خەڵکێکمان هەیە بەڕاستی وەکو باوک و دایک ناتوانێت یارمەتی ڕۆڵەکانیان دەن بەڵێ هەیە کرێکیە و نازانن نەک پارەی کرێ دابین بک بۆ صاحب کرێ شتێک پیدا شیر بۆ منداڵەکەی بکرێ نەشتێ پیداکە بۆ قوتی منداڵەکانی یان شتێ پیداکە بۆی بخاتە باخەڵی کچەکەی و کوڕەکەیەوە کە لە جامیعە و زانکۆکان دەخوێنێت بەتاکید من سوودەکەی هەر ئەوە ئاماژە پێ دەکەم بۆ بینەرە بەڕێزەکان پێغەمبەر عەلەیهی السەڵات وسەلام دەفەرمێ ومن يسر على معسر هەر کەسێک ئاسانکاری بکات بۆ کەسێک کە قرزدارە نەدارە باری کەوتووە باری بەلایەک داکەوتووە و ناتوانێت بە ئەرکی سەرشانی بژێوی تەواوی خۆی و ماڵ و منداڵی هەڵبسێ لە شیرە لە قوتە لە کرێی خانووە لە کرێی ئاو کارەبایە لەوەی کە مەسەڵ شتێ بخاتە باخەڵی منداڵەکەیەوە جێ بخوێنێت دەفەرمێ خوای پەروەردگار لە قیامەتدا کار ئاسانی بۆ ئەو بەندەی خۆی دەکا بۆیە من دەڵم هەر کەسێک دەیەوێت خوا دڵی خۆشکە با دڵی موسڵمانی خۆشکە هەر کەسێک دەیەوێت خوای پەروەردگار بە پۆشاکی زێڕینی بەهشت بە پۆشاکی ڕازاوی بەهشت خوای گەورە پۆشتەی بکات با لەم ژیانی ئێستادا لەم قەیرانەدا ئاور لە خەڵکێکی بێدەرتان بداتەوە کە ناتوانێت کراسێک مەکسیەک بەڕاستی قوماشێک بۆ ماڵ و منداڵەکەی دابین بکات ئێمە با نەڕوانینە حاڵی خۆمان خەڵکێکمان هەیە بەڕاستی حاڵی پێشیان زۆر سپاس دەکەم خوای گەورە پاداشتی بەخێر بداتەوە پاداشتی ناویستان سپاس بۆ جەنابیشتان عەبدولستار ئیدهی کە یەکێک بوو لە بانخواز و سەرمایەدارە موسڵمانەکانی وڵاتی پاکستان دوای داگیرکاری و کاولکاریەکانی ئەمریکا بەرامبەر بە وڵاتی ئەفغانستان لەسەر ئەو سەرمایە و حسابەی کە خۆی هەیبوو 50,000 ئۆتۆمبیلی جۆری فریاگوزاری ئیسعاف و ئاگرکوژێنەوەی لە تەواوی شار و شارۆچکە و شوێنە سنووریەکانی ئەفغانستان بڵاو کردەوە لە پێناو ئەوەی کە لە هەر کاتی ڕوودانی هەر کێشە و موسیبەتێکدا یان هەر ڕووداوێکی نەخوازراودا خێرا نەخۆش و بریندار بگەێنە شوێنی چارەسەر کە ئەمەش یەکێکە لە سوود گەیاندنە گەورەکان کە ئەم بانخواز و سەرمایەدارە گەورە بە ناوی عەبدولستار ئیدهی کە لە گۆگڵ و لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا کارە چاکە خوازیەکانی بەردەوام هەن ئەنجامیدا وە کۆمەڵگەی ئەفغانستانی لە تیاچوونێکی تر ڕزگار کرد کە ئەمریکا کەرتی تەندروستی و ئۆتۆمبیلەکانی تەواو لەناو بردبوون تا بەگەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێرم خواتان لەگەڵ